ساڵێتش فستیواڵی ژیا بەهاریەکانە لە خوڕماڵ چەنە دڵخۆشی تەمەنە چەنە گرنگە بۆم بپرسم دواتریش پرسیارەکەمە بەڵێ تەمەنم 21 ساڵە ئەم فستیڤالە باشە بۆ خوڕماڵ و بۆ خەڵکەکەی و بۆ کاسبکاران بەگشتی تەمەنێکی مناڵەت هەیە بەگشتی ئەم جی لە حەزیان بە فاسفود و ئەم بابەتانێ لەگەڵ گیابارەکانە جە و چۆنە حەزی پێەکەی حەزی پێ ناکەم وەڵا بەس زۆریش ینی ئەوە نییە بڵێ حەزی پێ ناکەم بەس ئەی خۆم باشە بەڵێ حەزی لە چیە زیاتر بەڕەزا قنر بەڵێ حەزی لێ بە چ جۆرێک بخۆی قنر بە ماسی بە کوڵاوی بە کاڵیشە خوڕێ کنر بە ماسی بە کاڵی ژێ خۆم بەس بە کوڵایی ناکەم خەڵکی ئێرەی بەڵێ خەڵکی خوڕماڵم ئەیترە بێ جابارەکان بخۆی بە باشیت نایتە خەڵکی هەورامان و خوڕماڵیش بی چکە بە فەسڵەکەی تر بەهارە و ئەو بابەتانە لە ماڵەوە زوو ئامادەیەکان درەنگە ئامادەیەکان چۆن چۆنی وەڵا بەگشتی لە ماڵەوە زۆر ئەیخۆن ماڵەوەمان حەزیان لێ بەس من وەکو خۆم نایخۆم زۆر بەکەمی خۆم زیاتر حەز بە چیەکەی لە بەهاریەکانە خواردنی تر بریانی بەڵێ لە فاسفودە بەرگر پیتزا هەمووی بەڵێ زیاتر بەهار لە ماڵەکانە خواردنە کوردەوارەکان لێنرێ یا بەهاریەکانە خوڕێ ئەمە لە ماڵیەوە کێ بێزارە لەم خواردنانە وڵا کەس بێزار نییە هەمووی ئەیخوا بەس وەکو حەز من وڵەکەن ئەگەر زۆر بیخۆین ئەیکەم داوای فاسۆلیا و بریانی ناکەی زوو بەرەوەڵا حیاتەگەر چی لێ بێڵە چی لێنەوە لە فاسۆلیا بەرەوەڵا هەموو ڕۆژە ئەڵێم حەزم لە بریانیە فاسۆلیان مولێنن بڕیارە داوە سێ ڕۆژەکە بیانە ئەمڕۆ سەردانەکەی تو تاو نەوەڵا بڕیارماوە بەیان دووبیانی لێرە نیم بەس ئەمڕۆ هاتم سەردان کرد ئەوش لە زانکۆ هاتم لە شتاق بن و تەندروست باش بن ومێ دەکەم هەمووش گیا بەهارەکانیش بخۆی لە بەرەوەی هەورامی تو لە ناو خوڕماڵای ئەوێ گشتیشان بخۆ ئینشاءالله